بەناوی خوای گەورە و میهرەبان. بەخێر بێنەوە خوێندکارانی عەزیز. بابەتێکمان هەیە ئەمڕۆ سەبارەت بە بارودۆخی ناوخۆی و گۆڕانکارە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردەیەکان لە تورکیا لە ماوەی ساڵانی 1925 تاوەکو 35. طبعا لە دوای دامەزراندنی کۆماری تورکیا، طبعا کۆماری نوێی تورکیا بەرەو زیاتر لایەنی با بڵێن ڕۆژئاوا یان با بڵێن وڵاتانی ڕۆژئاوا ڕۆیشت و لەوانەیەک لە بنەما فکریەکانی ئەو حکوومەتە بنەمای ئەلمانی بوو و سیاسەتی ئەلمانی لە تورکیا لە سێ ڕەهەندی با بڵێن تایبەتمەندی هەبوو لە سێ ڕەهەندەوە. یەکەم لە خوێندن و قانون دانانی نوێ، گۆڕینی ڕموزە ئاینیەکان بە ڕموزە شارستانتیەکانی ئەوروپا، سێ بە ئەلمانیکردنی ژیانی کۆمەڵایەتی و هێرشکردن بۆ سەر ئیسلامی جەماوەری. چاکسازیەکانی کەمالی با بڵێن مستەفا کەمال لەگەڵ بە ئەلمانیکردنی دەوڵەتدا کۆتایی داهات. بەڵام شەپۆلەکانی یەکەمی بە ئەلمانیکردنی دەوڵەت لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەمەوە پێشتریش تەواو دەستی پێکرد بوو. مەبەست لێرە بەو ڕۆژئاواییکردنەیە کە بە تایبەتی لە قانون و خوێندن و هەروەها بەردەوام بوو تاوەکو سەردەمی تورکەلاوەکان لە ساڵانی 1913 ئیتر دواتر ئەوەی بەدواداهات کە ڕەتکردنەوەی خەلافەت و سەڵتەنەتی عوسمانی بوو و ڕاگەیاندنی دەستوور و کۆماریەت لە ساڵانی 1922 23 و 24 کە دەڵێن ئەوە قۆناغەکە بە دوو دادێ لە دووسینەوەی دەستور ساڵ 1922 دواتر ڕاگەیاندنی کۆمار 1923 و دواتر هەڵۆشانەوەی خەلافەت لە ساڵی 1924 و دیسان نووسینەوەی دەستور لە تورکیا 1924 کە لەوێ بنەماکانی ئەساسی دەوڵەتی تورکیا بچەرخداندا. دوایین قۆناغەکانی بە ئەلمانیکردنی دەوڵەت بۆ جاکردنەوەی دوین و دەوڵەت واتە نێشتنی دەستەواژەی کەوەی ئاینی تایبەتش لە دەستوری ساڵ 1928 ئاینی دەوڵەت کە ئیسلام بوو ئەویان هینادەرێ لە دەستوری تورکیا و ڕۆڵی شەریعەت تەنها بۆ چیان هێشتا شریعەتی ئیسلام تەنها بۆ قانون و ئەحوالی مەدەنی و خێزانی و باری کەسی، ئەوەی کە پێی دەڵێن قانونی باری کەسی. و لێرەدا هەستا کرد بڵێن ئەو کاتی کۆماری تورکیا کە مستەفا کەمال لە ساڵ 1923 تاوەکو 1948 وفاتی کرد، سەرۆک کۆماری ئەو وڵاتە بوو، هەستا هات قانونی ئەحوالی مەدەنی سووسری و قانونی جەزایی ئیتاڵی 1926 ئەوانەی هینە، یعنی بەبێ دەستکاریکردن تەرجەمەیان کرد و دایان ناو هینانی بەبێ ئەوەی ڕێکش بخاتن لەگەڵ دابوونەریتی گشتی و ئەدابی گشتی و هەروەها باری کۆمەڵایەتی، هەروەها بە قەدەغەکردنی ڕێکخراوە ئاینیەکان، هەروەها بە ئەلمانیکردنی خوێندن لە 1924 بەپێی ئەو یاسایە قەدەغەی کرد. هەموو جۆرە قوتابخانەیەکی ئاینی قەدەغە کرد و بە زۆربەی ئەو قوتابخانە ئاینیەکانی گۆڕی لە بۆ چێ دواتر کە هاتەکە بۆ کۆلیژی زانستی ئیسلامیەکان لە زانکۆی ئیستانبوڵ و هەتا نێشتنی دامەزراوی شێخولیسلام لە ساڵی 1924. لێرەدا چی کرد؟ بەڕێوەدوو بەڕێوەبەرایەتی دروست کرد، بەڕێوەبەرایەتی کاروباری ئاینی و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف لە جیاتی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و کاتی لە تورکیا. ئەو دوو بەڕێوەبەرایەتی ڕاستەوخۆ سەر بە ئۆفیسی سەرۆک وەزیران بوو. لێو فەلسەفەی کەمالیزم، یعنی کە جێگای کرایەوە لێرەدا بۆی نەبوو کە دین و دەوڵەت لە یەکجا بکاتەوە، یعنی ئەو عیلمانەتی مستەفا کەمال کە پەیڕەویە کرد هەرەوە نەبوو، بەڵکو زاڵبوونی دەوڵەت بووە سەر ئاین، یعنی ملکەتکردنی ئاین بوو لە بۆ دەوڵەت. بمانەیە کە ئاین و دەوڵەت لە یەکجا کردێتەوە زۆر جا قسە لەسەرەوە یەکرێ، مەسەلەن هەر یەکیان کاروباری خۆیان بەڕێوەبات، نە ئەوانەی کە لە کاروباری ئاینیدان دەخالت لە کاروباری دەوڵەت و حکوومەتدا بکەن، ئەوانشەی لە کاروباری سیاسەتدان دەخالت لە کاروباری ئاینی و با بڵێن لایەنی ئاینەوە بکەن.
ئەوڵێن کورتترین پێناسەیە بەڵام لە تورکیادا ئەو تا ئێستاشەوەیە ینی ملکەسکردنی ئاینی لە بۆ دەوڵەت مەسەلە جاکردنەوە جینی دەوڵەت لێ ئەنجام نەدراوە بەڵکو بۆ کۆمەلگایەکە مسلمانە ینی ناتوان لەبەرەوەی 1970 مسلمانە لەبەرەوە ناتوانن ئەوەی بکەن وە مستەفا کەمالی شەیزانی کە نەیەتوانێ بکات بەڵام بەو ڕێکارە دەستوری و قانونیانی گرتە بەر دامەزراوەی ئاینی لە تورکیای ملکەس کرد لە بۆ دەوڵەت ینی بۆی کە هەر شتێک دەوڵەت ویستی لایەنە ئاینەکە جێبکەوە نمونە زۆرن لەوەی ینی با بڵێن کە هەنا اینجا لە ڕووی بارودۆخی کۆمەڵایەتیشەوە مەسەلەن گۆڕانکاری هاتنەکە مەسەلەن بۆ نمونە تابەتی لە بەسەلەی جلوبەرێک با بڵێن پۆشینی لە ڕووی پۆشینی جلوبەرگەوە گۆڕانکاری با بڵێن لە تورکیا دروست بوو مەسێک لەوانە لەبەرکردنی تەڕبوش یان با بڵێن لە سەرنانی تەڕبوش لە لای پیاوەکان با بڵێن هەروەها هەتا قەدەغەکردنی جلوبەرجی ئاینی لە دەرەوەی مزگەوتەکان لە ساڵی 1925 و هەروەها هێرشکردنە سەر باڵاپۆشی یان پێڵەن حیجاب طبعا نەیانتوانی باڵاپۆشی لە تورکیا قەدەغە بکەن بە شێوەیەکی بنبەر تاوەکو ساڵ 1935 دواترەوە سەریاڵا مەسەن ساڵانی 50 تا 60 دواتر لە هەشتایەکانەوە دیسان باڵاپۆشی ڕووی کردەوە لە تورکیان بڵێن خەڵک باڵاپۆشیەکە بەگشتی بەڵام قەدەغە بوو لە زانکۆکان لە قوتابخانەکان لە دامەزراوە گشتەکانی تورکیا کەسێک باڵاپۆشی لەسەر بکاتن هەتانەکە وەکو با بڵێن وەکو هاوڵاتیش کە بچی کارێکی لێ هەبێت ئەوە پێی دەڵێن مراجع ئەوەکو کاری مراجعکردن یان با بڵێن وەکو چون لە بۆ ئەو دام و دەستگایانە دەبوایە هەمووی بە دەبێ باڵاپۆشی بچێت و مەسەلەن بۆ نمونە هەتا ئەو کاتی بکات و ساڵنامەی ڕۆژئاوایی 1926 بەکارهێنا ژمارە ڕۆژئاواییەکان 1928 پێوانە و کێشانەکانی ڕۆژئاوایی 1931 هەتا کە بڵێن لە ڕووی زۆر وردەکاری ناوژیانی دەوڵەتیەوە کە لەمەسەر وەکو باسمان کرد تەقویمی هیجری و تەقویمی ڕۆمیلادا تەقویمی بڵێن ڕۆژئاوایی یان بڵێن میلادی کە پێ دەڵێن ئەوی بەکار هێنا بێجگە لە ژمارە ڕۆژئاوایەک مەسەن پێشتر وەکو 1 و 2 و 3 ئەوانێکە بەکاردات بە بڵێن بە ئەوەی عەرەبیە نووسا ئەو کردیە مەسەلەن وەکو دەڵێن بە شێوەی نووسینی ئینگلیزی هەروەها و گۆڕانکاریان بۆ دەرکەوتنەوەی چ بوو تورکیا بوو لە جیهانی ئیسلامی و بەرەوەی کە ئازادی تەواو با بڵێن لەوێش کە درا و بە ئافرەت لە تورکیاش ئازادی تەواوی لە بۆ ئافرەت دەستەبەر کرد و حتا مەسەن لەو وەی کرد کە ژنانش خۆیان هەڵبژێرن لە تورکیادا و ببنەندانی پەرلەمانەوە مافی دانیدانەوە بۆ کاتەوە باسەکرا کە لە زۆر پێشدەوڵەتی ئەوروپا لەو بارەیدا لە ساڵی 1934 یاسایەک دەچووە تورکیای یاسای نازنا و بێناونیشانەکان ئەوان بکە مستەفا کەمال ئەتاتورک وەکو باوکی تورک با بڵێن خۆی ناسا و هەتا مردیش و دوای مردیش کەس لە بۆی نییە ئەو ناوەی بەکار بینی ئەنجا لەوێوە با بڵێن ئەو یاسایە دانرا کە دەبێت هەر کەسێک ناسنامەی تورکی هەبیتن دەبێت نازنامەشی هەبیتن تورک بڵێن بۆ ئەو کاتی گۆڕنی پیتەکانی عەرەبی لێش گۆڕین لە ساڵ 1928 هەستا پیتەکانی عەرەبی کە ئەو کاتی زمانی تورکی پێیان نووسرا با بڵێن هەستا کردێ لاتینی و ناوی لێنا تورکی نوێ تەواو ئەو پێشتر هەبوو ئەو هەوڵە هەبوو لە ساڵی 1862 لە سەردەمی سەرهەڵدانی گەنجە عوسمانیەکان ئەو هەوڵە هەبوو کە لەلایەن مونیف پاشا ئەیکوەیە کردکەوە بە زمانی با بڵێن هەوڵێدا کە عوسمانی بە زمانی لاتینی بنووسرێ حتا ئەو کۆمارە تورکانەی کە وەکو تورکمەنستان و قیرغستان و
ئۆزبەکستان وڵاتانی کە تورکیان تێدایان ڕاڵێن وەکو باسمان کرد دەوڵاتێکە پێشتر کە تورکن ڕەگەزیان ئەوانە لە وەکو لە ناوی چارچەوەی سۆڤێتدا بوون ئەوانش پیتی لاتینیان پێشتر زۆر پێش تورکیای نوێ ئەو پیتانەیان بەکاربهێنن و هەروەها بیر و باوەڕی ئایدۆلۆجی کەمالیش تەبان ئەوش سەرەتای بوو لەو چەسپاندنی ئەو بیرۆکانی کە هەیبوون دەبێتی لە ساڵانی 1923 و 24 و 25 و 26 دا دەباری پەروەردەییدا با بڵێن تاو کاتە تقریبا 180 تورکیا خوێندەوار بوون ئەگە بەراورد بکەینەوە بە عێراق ئەو کاتی بە کوردستان 402 بوو بەڵام ینی مەسەلەکە لێرە ئەوەیە کە ئەو کاتی دەوڵەت عوسمانی بەشێک زۆری ئەو شارانی کە کەوتو بوونە ناو تورکیا نوێ پێشتر لە سەردەمی ڕۆماکانەوە خوێندەواریان تێدا ڕێژەیەکی بەرز بووە طبعا بە تورکیاش بە شێوەی نەیتوانێت بڵێن 100% تا ئێستاش بڵێن ڕێژەی خوێندەواری بەرز کاتەوە ئەنی تا ساڵانی 1990 با بڵێن لە سەدەی بیستەمدا ئەنی 135 کوردنشینەکانی تورکیا نەخوێندەوار بوون و لە دوای پەرەدان بە زمان ئەتاتورک هەڵسا بە نووسینەوەی مێژوو و دامەزراندنی کۆمەڵەیەک بەناوی کۆمەڵەی توێژینەوەی مێژووی تورک کۆڕۆمۆی بەناوبانگە لە تورکیا لە ساڵ 1930 دا مستەفا کەمال ینی حتا چەند شتێکی نوێشی کرد لەوانە مەسەلەن لە ساڵ 1932 تاوەکو ئێستا کۆنگرەی مێژووی تورکەکان هەیە بڵێن لەوێن درێوە بەسترا لەو کاتەوە تاوەکو ئێستا نزیکەی 88 ساڵە بەردەوامە اینجا لەوێ گریمانەی مێژووی تورکی داهێنا ینی با بڵێن تورکەکان گوتی ئەوانە یەکەم گوتی تورکەکان لە گەلانی ئاری واسپی پێسن و لە ناوەڕاستی ئاسیاوە هاتوون و طبعا بەهۆی خراپی ئاو هەوا و ژیان گەشتونتە چین و ئەوروپا و ڕۆژهەڵاتی نزیک جاش سەیری گۆلاوەی سێم لە گریمانی سێم گوت سۆمەریەکان و فریسیەکان ئەوانە بە تەواوی تورکن ئەوان سادام حوسێن کە بڵێن لە ساڵانی 1960 تا 2003 حکومی عێراقی کرد بە چەندا و بەدەها کۆنگرەی بەست و مێژووی عێراقیان نووسیەوە هەمووی بەڵام تاکە ینی کەس بوو کە نەیتوانی هەتا ئێستاش نەتەوێ هیچ دەوڵەتێک نەیتوانیوە ینی با بڵێن سۆمەریەکان بکاتە عەرەب چکە ئەو بابلی و کلدانی و ئەکەدی و ئەوان هەموو کردبوونە عەرەب بەڵام نەیتوانی سۆمەریەکان بکاتە عەرەب ینی مستەفا کەمال زۆر پێش سەدامی کە بڵێن حکومی تورکیا کردیە با بڵێن نمونە سۆمەریەکانی بە تورک دانا ئەوە با بڵێن لە نوکتەیەک بی زیاتر نییە و پێویستیش ناکە لە زۆر لەسەری بڕۆی و هەتا کۆ دوو بانقی ئەساسی مەسەڵەن لە تورکیا دامەزراندن کە هی دەوڵەت بوون ئەوانەی ناو نابوون بانقی سۆمەر و بانقی هیتی تەمەنجا ئەو لەو گریمانی پێنجەم گوتی جەنگیزخان و ئەتیلا هەڵگری پەیامی شارستانی بوون ینی هەمومان دەزانین جەنگیزخان کە یەکێک بوو لەو سەرکردانی مەغۆڵیەکان کە خوێنێکی زۆران ڕێژ لە هەموو خۆرهەڵاتی دنیا بۆی تەنها پایەکانی دەسەڵاتی خۆی با بڵێن جێبکاتەوە کە ئەوانە هەموو شتێکیان ڕاماڵە لە هەموو شتێک لە هەموو شارستانیەکانی دیکەیان ڕاماڵ شارستانی تیوانش تەنها لەسەر ئەسپ بوون و شمشێریان بۆ خەڵکیانە کوشت ینی ئەوە هەڵگری پەیامی شارستانیان بووە ئەو هەندێک عەقڵێتی سیاسی هەیە عەقڵێتێکی دیماگۆجی ینی وشک و نەگۆڕ و دواکەوتوویان ینی ئەوەندە دواکەوتووە کە قسە ئەکاتن وەکو بڵێ ئینسانێکە کە ئەستن ئەوە لەو دنیای هەر نەبووە ینی با بڵێن بۆ ئەوەندە عەقڵ دیماگۆجی و عەقڵ وشک و ینی با بڵێن دیکتاتۆر بووینە تان ئامانجێ بوو لەو بیردۆزن لە مەسەلەی گریمانەی
مێژووی تورکیا. ئامانجی ئەو بیردۆزە چ بوو؟ یەکەم بەخشینی شانازی بە تورکەکان، ئەوانە کە خاوەنی مێژووی نێتەوە ئەو ناسنامەنە. دووە شانازیە جیاوازە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی زۆر گەڕاندنیەوە پێش باڵێن وە سەلماندنی سۆمەر حوسەکان کە تورکن بۆ بوو کە خاچە نادۆڵ شوێنی دێرینی نیشتە جێبووی تورکەکانە. زانن یعنی چه ئامانجێکی گڵاویان لەو بارەیدا هەبووە. چارەم ڕشەی هاوڵاتیانی کۆمارجان شوانەکەی گوتیار بۆ خاکە دەگەڕێتەوە، وەتانیما هەزاران ساڵە لەسەر ئەو خاکێژین کەواتە گەلان و نەتەوەکان بکە هیچ کەوانی لەبەرەوەی گەلی کورد وەکەلانی دیکە گەلی ئەرمەن گەلی عەرەب لەو ناوچانەی کە پێڵەن عەرەبستان و کوردستان و ئەرمەنیەکان لە ئەرمەنستانی خۆیاندا تایبەتی لە بەشی ڕۆژهەڵاتیان ئەوانە بە هەزاران ساڵە بە باو باپیریانەوە لەو ناوچەیدا ژیانەکە بەڵکو ئەو هات هەموو حسابکە لە بەسڕایەوە کە سۆمەرەکان لە نیشتە جێبوونە تا ئەنادۆڵ تا سە دەرێ سپیناوەڕە هاتە لە دەریای عەرەبەوە هەتا دەرێ سپیناوەڕە سەمووی کردە تورک و وەکو دەڵێ ئاوی بینە و دەستان پشۆ ئیتر بۆ شێوەی لێک ئەوانی کە نەسەحەبی مێژووشن و نەسەحەبی خاکەکەشن وەڵکۆ و گەلانە میوان یعنی ئەو عەقڵیەتی دیکتاتۆری ینی نەخۆشیەکە ینی لە هەموو نەخۆشیێکی پیسترە ینی ئەو عەقڵێتی نەژاد پەرستی ڕەگەز پەرستی ڕاسیزم نەخۆشێکی زۆر پیسە ینی کە دەڵێن نەخۆشێکی پیسە ینی چۆن نەخۆشی پیس ئینسانی ئەوژی ئینسان لە ناوبە و ئینسانی زوو کۆتایی پێبینی لە هەر تەمەنەکی ئەو ڕەگەز پەرستی و چکە نەخۆشی پیسەیە مەسەن سەرەتان کەم پێ دەڵێن خەڵک لە ناومە کوردەواری ئەوە بینجارێ لە منداڵێدا منداڵ لەگوژی ژینی گوژی پیاە گوژی پیرەمێدە گوژی گەنجە گوژی هەمووانە گوژی ئەو نەخۆشی ڕاسیزم ڕەگەز پەرستی نەتەوە پەرستی تۆندڕە و تند ئاژۆ ئەوانەش دەست لەیت ناپارێزن مەسەن نازیەکان جوولەکانیان هەموو کوشت بە منداڵ و بە ژن و بە پیرەمێرد بۆ 6 ملیۆن کەسیان کوشت لە هەموو لە هەردوو ڕەگەز و لە هەموو تەمەنەکە یعنی کەواتە لێ دەڵێن نەخۆشێکی پیسە ئەو نەخۆشیە کە چارەسەری نییە بۆ چوە نەخۆشێکی قاتلە بکوژە بابن ئینجالوی ئەوە نەخۆشیە یعنی نەخۆشێکی زۆر پیسە هەنی هەتا ئێستا ئەو دەوڵەتە جیرۆدی ئەو نەخۆشیە پیسەی بووە هەتا ئێستا ناتوانانی هەنگاوە دووستە پێش لە ئاشتی جیهانی و لە تەبایی و لە برایەتی گەلان و لە خۆشگوزەرانی و لە ڕەفاهیەت و لەوەی کەوا گەلەکەی بە خۆشی و گەلانی دیکەشکە لە چوارچێوەی دیاژی بە خۆشی بە کامەرانی بژن لە گریمانەی مێژووی وەکو بیردۆزەیەک کرایە بابەتێکی مێژوو زۆرم لێ هەر لە خوێندنگا و زانکۆکانی تورکیاوە کتا بەردەوام بوویان تا ئێستاش هەر لە ساڵ 1932 لە قوتابخانێک خوێندرێت تا زانکۆی هەرچەندە لە تورکیا لە ژمارەی ئەوە 40,000 بوون با بڵێن هەبوو تەنها 5,000 لەوانە قوتابخانەیان هەبوو هەر قوتابخانەیەک سێپۆلی و یان یەک مامۆستایە بوو دۆخولەکانی نێشینە خوێندەواری دەستی پێکرا تا گونجەکان بوون بە دوایەوەی کە گونجەکانیان خەڵکی گوندەکان بوون بە سەرباز دوای 6 مانگ لە خزمەتی سەربازی با بڵێ کە دواتر دەشیان خوێن لە کاتی سەربازی کە کاتێکەوانە لە خزمەتی سەربازی تەواو بوون دەگەڕانەوە گوندەکانیان وەکو مامۆستا دایانەبستراندن ئەمانش سەرکەوتوو نەبوون لەبەرەوەی ئەو کەسانە بڵێن لەو ئاستی پێشکەوتنی زانستیان و با بڵێن لە ڕووی فەرهەنگی و کۆمەڵایەتیەوە زۆر لە پێش نەبوون و هاتن ئەو جارە لە ڕووی کۆمەڵایەتیش و لە ڕووی ئابووریشەوە ویان کرد خولی جۆران کردو لە بۆ خەڵکی گوندەکان و ئەو شوێنانەیەکەوە کشتتوکاڵیان تیراکرا بە تایبەتی بەسەر ئامێرە پێشکەوتەکانی ئەو کاتیش کە هەبوون لەبارەی کشتتوکاڵدا با بڵێن
هاتبوونە کایەوە دابەتی لە ئەمریکا و لە ئەوروپا هاتبوو پێش شەڕی یەکەمی جیهانی و دوای شەڕی یەکەمی جیهانیش و ئەوە ڕۆڵێکی گەورەی بینی لە بژانەوەی ئابووری لە تورکیادا. هەر لە سەروبەندیشدا چەندین کۆمەڵەش دامەزران لەو سەروبەندیدا، وەکو کۆمەڵی پێکانی مامۆستایانی گوندەکان. تەوان کەسێکە بنە ئیسماعیل حەقی تۆنخۆش بوو کە لە ئەڵمانیا خوێندبووی کە گەڕابوو کۆمەڵەی دامەزرانەوە لە ترگمانیانێکە کەوانە بێر و باوەڕی چەپ بڵاوەکەنەوە. بۆیە حکوومەت ئەوانەی ئەوە کردێ کۆمەڵەی پێگەیاندنی مامۆستایان لە ساڵی 1940 دواتر لە ساڵی 1950 بە یەک جاری ئەو هۆیە داخرا. ئەمە بابەتێک بوو سەبارەت بە پلانی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی و پەروەردەیی لە تورکیا لە ساڵانی 1935 تاکو ساڵی 1925 تاکو ساڵی 1935. سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ گوێگرتنتان. هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن.